کورسات وەک پڕبینەترین کەناڵی گشتی لە هەرێم دیاری کرا کە ئەمە جێی خۆشحاڵی ئێمە و بینەرانیشە. هەڵبەت ئەم خەڵاتە بەرپرسیارەتێکی تر ئەخاتە ئەستۆی ئێمە وەکو کارمەندانی دەستگای میدیایی کورسات کە بەردەوام بین لە خزمەتکردنی هاوڵاتیان و بینەران. بەڵێ بە سوپاسەوە بەڕێز دکتۆر مەهدی شەعبان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵمایە کە ڕێخەری ناوەندی ڕامە ئاجنسیە. دکتۆر سڵاو لێبێ. وەک پێشتر ئاماژەم پێ ناوەندی ڕامە ئاجنسی ڕاپرسیێکی وەرزی ئەنجامما ئەوەی جێی خۆشحاڵیە کەناڵی کورسات وەک پڕبینەترین کەناڵی گشتی لە هەرێمی کوردستان دەستنیشان کرا. ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە بۆ ئەوەی کە ئێمە بەردەوام بین لە داهێنان و خزمەتکردنی بینەران لە هەر چوار پارچەی کوردستان. با سوپاسەوە لەو بارەوە بەڕێز دکتۆر مەهدی شەعبانم لەگەڵا ڕێکخەری ناوەندی ڕامە ئاجنسی. دکتۆر سڵاو لێبێ. الو دکتۆر مەهدی شەعبان بەیانیت باش. بەڵێ بەیانی باش. زۆر سپاس دکتۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی با سەرەتا لەوە دەست پێ بکەین. ئەم ڕاپرسیە بۆ وەرزیە. بەڵێ ئەم ڕاپرسیە بۆ وەرزی ینی پرسیارەکە ئەم چێن بێژین هەر چەند دەستگای ڕاگەهاندنێ ینی زۆربەیانە سیزنێت خۆیان وەرزینە سیزنێت وانە مەسەلەن هەر 4 مانگ یان 6 مانگ یان ساڵێ جارێکێ دێ سیزنێ خۆ دەست بکەتن. پلان چاتێتە دانانێ دەستگای ڕاگەهاندنێ تەلەڤیزیۆنێ سیزن چن وجه هەندە جارە 6 مانگە ئەو پێدوی بزانن وەرزی هاوینێ بینەرێ وانێ چاوا بوو وەرزی زەوستانێ چاوا بوو وەرزی بەهارێ چاوا بوو ینی وەرز دیف وەرزی. وەختە ئەم وا ڕاپرسیەت هەنێت کەین بزانین مەسەلەن دەستگایت ڕاگەهاندنێ دێچاوا شێم خۆ مفایش وا ڕاپرسینێت مەبینن. بەر هەندێ باشتر هۆسایە ئەم وەرزی بکەین ئەوە خاڵێک. خاڵە دوێ ئەم وەرزی دکەین ji ber ku dem tête guhartinê meselan me heke bijîn li rapirsîra çûyî da gel vê rapirsîna me nikeheyî hinde cara ev demiyan bijnî golden time yan demê zêrîn li zivistanê dê hête guhartin ferq bîtin demê mesela li havînê misal bû nimûne me rapirsiya çûyî demjimêr heşt لوتکه بو نکه بو درم جمیر نه ورزی هاوینه جبر هنده ام پتر گرینگی دینه وارا پرسیت هدیه دا و ام دینه هنده کو الورزی بهینه کنه چکی دم تیتا گوهارتنه الورزی هاوینه ورزی زوستانه جوازیه که را پرسیکه چند لخو گرید بله عفو دەتوانی سیارەکە دکتۆر مەهدی ڕاپرسیەکە چەند بواری لەخۆ گرتووە؟ بەڵێ بەڵێ وەڵا زۆر بواری لە خۆی گرتیە بوارێکانی مەسەلمە ئەف بوارێت هەنێ مە کەناڵێت گشتیمەیەت وەرگرتین مە کەناڵێت هەواڵەیەت وەرگرتین مە کەناڵێن بێژینیت کات بەسەربردن و تەرفیهیمەیەت وەرگرتین کەناڵێت ئاینینە کەناڵێ سپۆرێنە حەسەب بوارێن و نەها کەناڵێت ڕاگەهاندنێت تێدا کارتکەن کا چەند بوار هەنە هەمی بوارمەیەت وەرگرتی تەمان ئەڤەژی خاڵەکە گرنگە چونکی نەهادا دوی سەردەمێن نوکە ئەم تێدا جین ئەمێ بەرەف تایبەتمەندیین هویر ئەتە ڕاگەهاندنێدا چین ینی حتا ینی بوارێت مەسەلەن نکایکە تو بێژی بوارێ وەرزشیژیدا نکایکە ئەم سەحکێنێ بوارێت وەرزشیژی نکایت بووینە بوارێت تۆپاپێت بوارێ باسکتبۆڵێ بۆ ینی هێشتا وەکبین تایبەتمەندیین کەناڵە هێشتا هورترێت لێ هاتین یان کە حتا بوارێن گشتیدا دێ سەحکێ بەریان نەها هەندێک کەناڵە هەندێک بوار پۆڤەنەت گرتن بەس نکە بوارێت کەناڵێن گشتیژیدا هەندێک بوارێت دیێت هاتینە تێدا ئێکشۆن بوارێت نها خەلکێک gelek giringê pê detin ew buware ew borên babetê bine trend û sosyal medyaya da gelek deng vedin reng vedin
کنال گشتی گرینگی پیدن جا حسب اوان بوارن هنه بیابن هنه اف راپرسی هاتی انجام دانه. بله برز دکتر مدی اپرستم راپرسیه که لسر چه بنمایگ لسر چه اساسی انجام دید؟ راپرسی وقتی اف راپرسی هنی تیتا انجام دان طبعا خالش همیا سرکی تر بنمایش همیا سرکی تر بومد جماوره يعني ام بزاني خاصة جماوري السرچية ام بزاني زيادة تر جماور نوفا كنالين هنيدا زيادة خاصة وان سر چه بواركيا هر بواركي جدا چه برنامه كي هر برنامه كي جدا جوان ورد بيني وتفاصيل ديالك بتشيك مثلا هر مثال هر برنامه مثال نكا برنامه بيجنيه كورسات في بيانيان أبي برنامه هنيدا خلقك زياتر مفايش كيش بياويد بيني تتناوى خود برنامه خوشي دا يعني اف تفاصيل جلا كتير أفا خالا ايكي بجن بنماي خاصة جماور حس شتكتن وجماور جي السرانسري كردستاني هر شزاخو حتى حلبچه تيتورگتن بنمای کی دیمه هی امخت جماوری السر وردگیریم بنمای آکنجیبونا جماوری هر دورکه مثال ما فرما خوراکیا هی امچین آخر داتایت فرما خوراکی که مثلا جمارا آکنجیت وان باجر که تنه دهو که چنده الهوليري چنده السليمانية چنده شنی که امتین قاعده كان نسبه وتناسب كهريك الرجاوي دي چند بركويت مثلا زاخوب چند بركويت دوغ هولير سوران سليماني حلبچه اوانا هريك دانشتوان توان چندن کنجیته و شنیکا هريك خودشين چند فرما دابش کرد طبعا 5000 فرم سرانسری کردستان تینا دابش کردن زاخو حتى حلبچه اف فورمت هني ريبري يعني نكوب اونلاين دهنا تجي كرن نخير ايكي كبدست دهنا تجي كرن دبوه تشرو فكرن ايكي كس اف كسي اكيد بيجن فورمه داد جريتن ديد قلبين جبلي هندجي ام السر بنمای کی دیکا جیوانا چنده جی يعني تمن دف مجالك جرينجا چونكي تمن او كمزانين كومالگه كردستان جواكا كردستان جواكا كا گنجا پتر جرينجي بجنجات هيتا داني بو وارا برسينت هني ام رأي وانا بزانين طبعا افا هنيجي هم الديف وكي داتايت كو ريفبريا تومارا دسمت كمون كافريفبريا مثلا گنجي كردستان چند رجوانا الديف رجهني ام فرماشي دابشتين خالاتي حسب الرقاس كجنو مير حسب بواري خيزاني ابنا ما يتهمنا هميتين برشاف وريتن بارس دكتور مدي شعبان ريخري ناوندي راما اجنسي سباز لا دوكو لقل مابو